لەگەڵ من وەرن. ئەمانە هەموو فەرمانی جولیوسە نە دیۆکلیتیانوس. چ تەوفیرێکی هەیە؟ من ئەمڕۆ یا دەکوژرێم یا پێش بە کوژرانی بێڕەحمانی کۆمەڵی مەسیحی دەگەم. باشە قبول. منیش ئەمەم قبوڵە. قبول. ئەگەر بەبایی کوژرانی جۆلیوس و دیۆکلێتیانوسیشتەوە بێت پێش بەم جەنایەتە دەگرین. بەڵام دۆستان جارە باشترە باسی مەسیحیەکان نەکەین. ئێمە کرێکارمان دەوێ. بەڕێوەبردنی فەرمانەکانی جەنابی دیۆکلێتیانوسیش بەبێ کرێکار ناکرێ. دروستە. زۆربەی کرێکارەکانیش مەسیحین. بیرێکی باشە. ئەرێ؟ با بڕۆین. دەی ئاوا خاوەن شکۆیان ڕاوێژکاران. ئەگەر بۆ ڕەخنەگرتن لە پەکەوتنی کارەکان هاتوون بەر لەمە لە ئاغایانم بیستووە. دروستە خاوەن شکۆ. ئێمەش هەر بم بۆنەوە هاتوینێتە خزمەتتان. دەی ببڕایەوە چی بۆتە هۆی پەکەوتنی کارەکان؟ جەنابی دیۆکلێتیانوس بۆ سازکردنی ئەمفیتاج ژمارەیەک مەسیحیان دەوێ یا تەواوی کرێکەرانی شار؟ جەنابی ماکسیمێلیانۆس جا فەرقی چییە؟ خاوەن شکۆ دەبێ عرستام بکەم کە زیاترین کار و تەعمیرە و کرێکارانە دەیکەن کە بە تاوان و جورمی مەسیح بوون قۆڵبەست دەکرێن. دانانی پێکەری ئیمپراتوریش ناوەڕاستی مەیدان دانیوە کارە ماوەتەوە. چونکە جەنابی جولیوس تەواوی کرێکارانی قۆڵبەست کردووە. ببورن ئاغایان هۆی ئەم هەموو نیگەرانی و دڵە خوڕپەی ئێوە هەر ئەمەیە یا مەسەلەیەکی دیکە لە گۆڕێدایە؟ ئێوە هەموو کات پاتان لەبەڕی خۆتان زیاتر ڕادەکێشن. ئاگاتان لە زمانتان ببێ. من لە تامی تاڵی تاوانبارکردن تێدەگەم. بەڵام هەروە چاوپۆشی ناکەمەوە. چاو لە ڕاوێژکارانی من دەکەن؟ لە باتی ئامادەکردنی شار شیر لە یەکتر دەکێشن. بە بڕوایی خاوەن شکۆ مەگەر پاک و خاوێنکردنەوەی شار بەبێ ئەوەی کە کرێکارێکی زۆر هەبێ دەکرێت. جولیۆس جارێ کارت بەسەر ئەو کرێکارانەی کە خەریکی خاوێنکردنەوەی شارن نەبێ هەتاک و دوایی. بەڵام خاوەن شکۆ ئێوە هۆی قۆڵبەستکردنیوان باش دەزانم. من بە دوای قۆڵبەستکردنی ئادونیام. تۆ دەتەوێت لەبەر کەسێک شارێک قەڵاچۆ بکەی؟ من چۆن دەتوانم بیسەلمێنم کە بەسێتی جولیۆس تا چەند ڕۆژی دیکە ئیمپراتور لە ڕێگاوە دێن ئەو کاتێوە خەریکی شەڕ لەگەڵ یەکترن. بڕۆنە سەر کارەکانتان بڕۆن. ماکسیمیلیان
ماکسیمیلیان بیر و باوەڕی تو بۆ هەمیشە نهێنی نامێنێتەوە ڕۆژێک دەی سلمێنم کە ئەشرافزادەی گەورەی ڕووم ئیدی ژوپیتر ناپەرستێت ئەو ڕۆژە ئێسکەکانی ڕۆمولۆس لەم هەواڵە لە نێو قەبر دەلەرزێت دەڵێن ڕۆمۆلۆس بە شیری گورگ گەورە بووە وەڵام وا دەزانم کە تۆ بە ژەهری ئەفعی پەروەردە کراوی وە جەنابی ماکسیمیلیان ڕۆژێ ژاری ئەم حەفیە دەچێژن منیش چاوەڕوانی وەها ڕۆژێکم ئێمە بۆ یارمەتی جەنابی ژولیوس دەتوانین کارێ بکەین؟ ئاهای ئاگاتان لێبێ وریابن پەیکاری ئیمپراتۆر نەشکێنن تۆ پێت وایە کە دیۆکلیتیانوس قسەکانی جۆلیوس سەبارەت بە هێلێن و ماکسیمیلیانی بەڕوا پێ نەکردو؟ جولیوس چون چاوی بە دوای خاتونە هێلێنەوەیە بایەخی خۆی لە لای دیۆکلێتیانوس لەدەستاوە ئەگینا بۆ شتانەی کە ئەو دەیزانێ دەبووایە تا ئێستا ماکسیمیلیان و هێلێنی لەناو بربایە جگە لەوەش دیۆکلێتیانوس لە فرەوانخوازی و ویستی جولیوس بۆ بەدەستهێنانی دەسەڵاتی زیاتر ئاگایە و هەرەوەش بۆتە هۆی ئەوەی کە بایەخێک بە قسەکانی جولیوس نەدات ژۆلیوس بۆ پتەوکردنەوەی پلە و پایەی خۆی لە لای دیۆکلێتیانوس دەیهەوێت کە یونانداگیر بکات و بێگومان بۆ گەیشتن بۆ ئەم مەسەلەیە دەست لە تەقەلاو هەوڵ هەڵ ناگرێت بەڵام ئەگەر دیۆکلێتیانوس بزانێ کە کچەکەی و زاواکەی خوداکانی ڕۆم پەرستش ناکەن و خودای تاقانە دەپەرستن تاوێکیش بۆ لە ناوبردنیان درەنگ ناکە دەبێت زۆر ئاگامان لە خۆمان بێت فەرامۆشی مەکەکە هەر شتێک کە بۆ ئەوان ڕووبدات بۆ ئێمەش ڕوئەدات من خۆم هەر ساتێک چاوەڕای ڕووداوێکم بەهەرحاڵ تەنیا دەبێت چاوەڕوان بین هێنن خەوە ڕێبزانە ڕاوەستن ئەوە مەسیحیە وەرن بیگرن وەرن دێ قۆڵەسیکەن بەرەمدان
بەرمدان ئەوە درۆ دەکا بەرمدان درۆ دەکا ئەوە درۆ دەکا بەرمدان س دەکەنەوە سەبرکەن ئەو کرێکارێ بۆ چۆ دەبن بەریدەن ئەی بەساقت بم ئەوە مەسیحیە بە قوربانت بماوەخێ چۆن تانزانی خاوەن شکۆ یوشە لە ڕاست پەردەکانی جەنابی جولیوسە ئەو مەسیحەکان باش دەناسێ لێرەدا جارێ نیازمان بەو هەیە ئەو کرێکارێکی لە هاتووە ڕزگاری کەن تا 2000 مەمنون ئالی جەناب لەسەر ئیزنتان دەڕێن بڕۆین بڕۆندەی ڕێکەون بێ ڕۆن وە پێشکەوان ڕۆن وە پێشکەوان وەزگارمان توانی بە کارێکمان بۆ کردایەتی تاکەی دەبێ ئەم کاروبارە قبول بکەین تاکەی بەشەر بەرزترین بوونەوەری خلقەت دەبێ وەکو جانەوەرانی وەحشی بۆ پاراستنی گیانی خۆی هەموو کات خەریکی شەڕ و کێشە بێت فێری شەڕکردن ببێ چونبووی لە حکوومەتی ملهوڕاندا بەهێزتر چەند ڕۆژێ زیاتر دەژیت بڕێر وای ئێمە خۆمان بۆ نمایش لە بەرابەری ئیمپراتوردا ئامادە بکەین نە لە یەکتر بدەن نە یەکتر بریندار بکەن ئارامتر شەڕ بکەن برو پێشە دای دای ئەوانە بۆ کوێ دەبن؟ تۆرەکانیان بۆ شەڕی گلادیاتۆرەکان و پچووکانیشان بۆ قەفەسی شەرەکان نمایشێکی جوان دەبێ هەڵبەت دەزانن کە ئیمپراتور تەفریحی دەوێ خاتوونی من لعنەت لەم ئیمپراتورە یانی ئێمە دەبێ دانیشین و شایەتی کوشتاری تێکڕایی هاوئاینەکانمان بین ئەویش تا ئەم ڕادەیە بەربڵاو زۆر ئەمڕۆ بۆ ئەم کارە چوبینی لای دیۆکلێتیانوس لە ئەکامدا بڕیارمان گرت کە کاریان بەسەر و مەسیحیانەوە کە خەریکی تامیری شەقامەکان و مابەدەکانن نەبێ هەرەما ئەی باقی مەسیحیەکان چی؟ نابێ ئاگامان لەوان بێت؟ ئێمە وەڕۆ لە خزمەتی دیۆکلێتیانوسدا بووین و لەگەڵ جۆلیوشیش لەسەر ئەم بابەتە قسەمان کرد بابەت لە هەر تکمان دڕدونگە بەڵێ تەنیا دمەقڕەیەکی تر دیۆکلێتیانوس سەبارەت بە خوداپەرستی و پەیوەندی ئێمە لەگەڵ مەسیحیەکان دڵنیا دەکات ئەوە ئەمە هەرە شتەیەکە جولیوس بەدوای ئەودە ئەگەر ئیزن بدەن من دەچمە لای دیۆکلێتیانوس لە ئاکامدا ئەگەریش بکوژرێم باشتر لەم بار و دۆخەیە دەبێ بزانین بە مردن گرفتێک چارەسەر دەبێ یانە ئەوە ئاخرین کات و دەرفەتە کە دەتوانین کەڵکی لێوەرگرین دەناوێمە زیانمان کردو ببورن خاوەن شکۆ وا نەزانن کە بەم هەموو مەسیحیەوە بتوانین حکوومەتی دیۆکلێتیانوس سەرەونەخۆم بکەین گرفتی سەرەکی دیۆکلێتیانوس نییە
باڵکە ئیمپراتورە. دەی ئیمپراتور ئێوە خۆ دەتوانن بۆچی ئیمپراتور بۆچی ئیمپراتور ناکوژین؟ گیرەم کە و ئەومان کوشت. ڕۆم خۆیش دەرەجەی خۆیەتی. حکوومەتی ڕۆمی ژەگەر بگۆڕدرێ فایدەی نییە. تا کاتێکە لە زەینی ئەم خەڵکەدا ئیمپراتور خوددایەوە خوداکان پارێزەری دەسەڵاتی ئیمپراتورن، هەزار ئیمپراتوری ژەگەر لە ناو بچن، ئەم خەڵکە ئیمپراتورێکی دیکە هەڵدەبژێرن. تازە چۆن بزانین کە مردنی ئیمپراتور نابێتە هۆی مردنی ژمارەیەکی زۆر لە هاو ئاینەکانی خۆمان؟ نانە ڕووخانی ڕۆم ئیدی کاری ئێمە نییە. دەی ئێمە چی بکەین؟ مەگەر چاریام کارە بێدەنگی و ڕاوەستانە؟ نا، بێدەنگی و ڕاوەستان چارەی کار نییە. من بە دوای ڕێگە چارەیەکدام کە لە پێشدا بتوانێ بیر و باوەڕی ئەم خەڵکە دروست بکات. ئەوسا ئیمپراتور بۆ خۆی لەناو دەچێ. ئەمەش کە کارێکی نەکراوە. نا، بێگومان ڕێگایەک هەیە، بەڵام ئەو ڕێگایە چییە؟ دەبێت لە خودای گەورە یارمەتی وەرگرین. دەبێت تا دۆزینەوەی ڕێگاچارەیەکی باش سەبرکەین و خۆمان بپارێزین. شەو باش خاتون. شەو باش. شەو خۆش خاتون هێلێن. شەو باش. لە ئێوەم دەوێت لەم ماوەدا باش بیر بکەنەوە. ڕەنگە ڕێگا چارەیەکی باش بدۆزینەوە. مەسیحیەکان یەکجار تووشی گیر و گرفت هاتوون. باش. سبەینێ ئێوە دەبینم. تا سبەینێ. دەبێ ئەم خەڵکە وریاکەینەوە. ئەوان دەبێ بزانن خوداکانی بەردی و بێگیان شیاوی پەرستن نین. دەبێ بزانن کە خودای ئەوان زیندوو توانایە. ئەوان دەبێ بزانن کە ئیمپراتوریش مرۆڤێکە وەکو ئەوان. ئەمە هی نەزانینی خەڵکە کە ئیمپراتوری خۆیان لە زەویدا بە خوددا دەزانن. خەڵک ئەگەر لە بێدەسەڵاتی ئیمپراتور ئاگادار بن، بێگومان بە دوای خودای تاقانەدا دەگەڕێن و ئەو دەناسن. خودایە، چۆن ئەم خەڵکە ئاگاکەمەوە؟ چۆن؟ توێشە و خاوەن شکۆ خەویان لە خۆیان حرام کرد. کەی کاتی خەوتنە، خۆزگە دەمتوانی بخەوم،
جۆلیوس بەڵێ هەسپەکەم بۆ زین کە دەمەوێ بڕۆمە شکەوت جلو بەرگوشم شێریش هەرێ بەسەر چاو خاوەن شکۆ تۆزێکیش پێخۆر بەڵێ دیسانیش بۆ عیبادەت دەچیە و جێگەیە؟ ئێمە نابێ بزانین عیبادەتگای ئێوە لەکوێیە؟ کەوفێری چییە؟ هەر لەم نزیکانەیە بەر لە هاتنی ئیمپەراتۆر دەبێت لە دەرگانەی خوددا ڕێگا چارەیەک داوا بکەم. ئەگەر دیۆکلێتیانوس ئێوەی بان کرد چی بڵێم؟ دوی بڵێ بۆ سەردانی ڕایەتەکان چووەتە دەوروبەری شار. خاوەن شکۆ فەرموون. سپاس. کوڕەکەم لە نەبوونی مندا ئەگەر لە دایکت بێ باشە. خداحافیز. 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 خوات لەگەڵ بێ. ئاگاتان لە خۆتان بێت خاوەن شکۆ. لەم هەلوو مەرجە پڕمەترسیەدا پێویست بوو بڕوات؟ نازانم.